ئێمە وەکو دەرچوانی کارژێری یاسا نزیکەی 620 قوتابینە تا ئێستا هیچ مەسیرێکمان دیار نییە، ناونیشانی وەزیفمان هەیە، عینوانشماندانرایە. هەموو ڕێکاری یاسایەکانمان گرتە بەرە تا ئێستا لە زانکۆ لۆ خوێنی باڵا خوێنی باڵ لۆ پەرلەمان پەرمان لە بۆ ئەنجومەنی وەزیران تا ئەو دەقێش هیچ جوابەکە نادەنەوە. نازانی ئایا خوێندی باڵا بە چ جۆرێک بە چ یاسایەک ڕێگە پێدایەکە ئەو بەشە بکرێتەوە. تا ئێستا مەسەلەن لە 2016 تا 2021 هەموو ساڵ یعنی دەرچوانی هەیە. ئایا دەرچوان چی لێ دەکرێتن؟ ئەوانی لە کەرتی تایبەت داوام دەکەن، ئەوانی لە فەرمانگە حکومیەکان داوام دەکەن، ئەوانی لە یعنی لە ماڵە دانیشتنە دەچنە هەر شوێنێک باوەڕمان پێ ناکەن بەو شەهادەیە، نازانین ڕێ چێ بکەین. ئەزەی وەکو نوێنەری ئەو 620 قوتابیە بە نوێنەرایەتی ئەو برادرانە لێرە گردنەوەکی هێمنانەمان کردیە، داوا لایانی پەیوەندیدارەکان دەکەین کە یعنی ڕێگەچارێکمان بۆ بدۆزنەوە. یعنی هیچ دەرگایەک نمالێ نەدەین، هەم لە خوێندی باڵا هەم لە ئەنجومەنی وەزیران هیچ کاتێک بڕیار نادەین، نازانێت هۆکارەکەی چییە. ئایا ڕازین بەو بەشە کە ئەمە ئەوها بیتن، نازانم چۆنیشە.